یەکەتی لەو پەڕی نیگەرانیەوە هۆشداری بە شاسوار عەبدولواحید دەدات. تورکیا بە قورسی هاتۆتە ناو هاوکێشەی پێکێنانی حکوومەتەوە. سەردانەکەی شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ بۆ تورکیا و کۆبوونەوەی لەگەڵ وەزارەتی دەرەوەی تورکیا کاردانەوەی فراوانی بەدوای خۆی داهێنا بە جۆرێک کە ئیتر خەریکە کێشەی لێ دەکەوێتەوە. بەشێکی زۆری میدیاکان و بە تایبەت میدیاکانی نزیک لە یەکەتی نیشتمانی کوردستان برەوی زۆرتریان بە هەواڵەکەدا بە پێی زانیاریەکان یەکەتی نیگەران و دوودڵە لەو سەردانە و بە ڕێگەی ناڕاستەوخۆ پەیامی بۆ شاسوار عەبدولواحید ناردووە. هاوکات هەڵمەتێکی فراوانی میدیاییشی لە میدیا و سۆشیال میدیاوە دەست پێ کردووە دژی نەوەی نوێ. سەرچاوەیەکی ئاگادار سەبارەت بە نیگەرانیەکەی یەکەتی بە تیواری ڕاگەیاند. پێشتریش یەکەتی پەیامی بۆ نەوەی نوێ ناردووە کە بە هیچ جۆرێک ڕازی نابن بەو جۆرە سەردان و نزیکبوونەوانە کە لەسەر حسابی یەکەتی بێت. سەرچاوەکە دەڵێت سەردانەکەی شاسوار عەبدولواحید بۆ تورکیا یەکەتی بە نزیکبوونەوەی نەوەی نوێ لە بەری پارتی دەیبینێت، بە تایبەت کە بە ئاشکرا باز لە پرسی پێکێنانی کابینەی نوێی حکوومەت کراوە. یەکەتی ترسی هەیە لە نزیکبوونەوەی پارتی و نەوەی نوێ، چونکە پێکەوە دەتوانن نیسابی یاسایی پەرلەمان تەواو بکەن و حکوومەتیش هاوشێوەی ساڵانی پێشتر پێکبێنن. بە جۆرێک پۆستەکان بۆ یەکەتی جێبهێڵن وەک چۆن پێشتر گۆڕان و پارتی حکوومەتیان پێکەنە و کورسیەکانیان بە بەتاڵی بۆ یەکەتی جێهێشت. دەبێ ئەوەش لەبەر چاو بگرین کە مەترسیەکی دیکەی نزیکبوونەوەی نەوەی نوێ و پارتی ئەوەیە کە هێشتا پێگەی سیاسی و جەماوەری نەوەی نوێ لە سنووری سلێمانیدایە کە بە جوگرافیای شوێن نفوزی ئێران دادەنرێت. بۆیە لاگەری سەرگرتنی ئەم نزیکبوونەوەیە ئەوە تورکیا بە قورسی دێتە ناو هاوکێشە سیاسیەکەی پێکێنانی حکوومەتەوە، ئەوەش لەسەر حسابی پاشەکشەی نفوزی ئێران دێتە ئەژمار. بەپەی زانیاریەکان نەوەی نوێ داوای لێکراوە بەشداری پێکێنانی کابینەی نوێ بکات. داواکاریەکەی تورکیا جۆرێک لە دوودڵی لای شاسوار عەبدولواحید دروست کردو و هێشتا نازانرێت بڕیاری کۆتایی بە چ ئاقارێکدا دەڕوات. هەر بەپێی زانیاریەکان نەوەی نوێ لە ماوەیەدا لەژێر گوشارێکی توندی قەیرانی داراییدایە و لە ئەگەری پێکێنانی حکوومەت و ڕازی بوون بە پرسێکی لەو جۆرە پێدەچێت بەشێکی گرفتەکانی چارەسەر ببێت. بەڵام یەکلایبوونەوەی شاسوار عەبدولواحید و زووتنەوەکەی بە ئاراستەی پارتی و تورکیادا لە سلێمانی دەیخاتە بەردەم ئاڵنگاریەکی قورس.